لە قەزای بەردەڕەش قەڵای سەوزی بادینان یادی بەداخەوە نەخۆشترین یاد زیندوو دەکەینەوە کە یادێکە هەموو عێراق کوردستان پێسەرسان بوون 5 ساڵ لەمەوبەر جەنابی مام ڕوحی شاد بیتن کە ئەندازیاری ئاشتی و ئارامی و پێکەوە ژیان بوو. بینیمان لە پاش مام جەلال عێراق کوردستان بە چه ئاقارێک ڕۆیی. مخابن ئەم چەند وەسفێت مام جەلالی بکەین هەتا سبەی ئەم باخوین سیفەتە جوانێت مام جەلالە بەحسکەین مەناینە بەحسکردن. مام جەلال کەسێک بوو جارێکا دی دروست نابیتەوە هەواڵینە، یعنی ڕەوڕەوە ژیانێ یاوەسا بووە هەر 100 ساڵە جارێکی دنیایە مرۆڤێک هەڵکەویتن نمونێت و مرۆڤە دروست نابنەوە جارێکا دی. مام جەلال یەک بووە شوان کە نەک ئەم وەکی یەکێتی دۆست و دژمن شاهدیاوی هەندێک دەن کە مام جەلال نەک هەر بۆ یەکێتی، نەک هەر بۆ کووردا، نەک هەر بۆ عێراقی، نەک هەر بۆ شەرق ئەوسەط. مام جەلال کەسێک بوو، کەسێکی ورج و مفا بوو